ئێرە سەرپردەکەی شەقامی مەولەویە لە شاری سلێمانی. لێرەدا خەڵک سەرقاڵی ژیانی ئاسایی خۆیانن، بەڵام کاتێک بەم پلیکانەیەدا دێیتە خوارەوە جیهانێکی زۆر جیاواز دەبینیت کە هاوشێوی زیندانێکە بۆ ئاژەڵان. ژێرپردەکە ئەو شوێنەیە کە کڕین و فرۆشتنی ئەم ئاژەڵانەی تێدا ئەنجام دەدرێت، بەڵام ئەوەی جێگەی سەرنجە بەشێک لە کڕیار و فرۆشیارەکان بە شێوەیەکی نەشیا و دوور لە بەهامرۆییەکان مامەڵە لەگەڵ ئەم ئاژەڵانەدا دەکەن. بەهۆی نەگونجاوی ژینگەکەیانەوە بەشێک لەم ئاژەڵانە دوای فرۆشتنیان تەنها چەند ڕۆژێکی کەم دەژین. ئەم جوجەڵانە دوای ئەوەی لە ڕێگەی ئامێری هەڵهێنانەوە هێلکەکانیان دەتروکێنرێن بە مەبەستی زیاتر سەرنجڕاکێشانی کڕیاران بە پەمپ بۆیە دەکرێن. بەڵام بەخت یاوەری ئەم جوجەڵانە نییە و لە ماوەیەکی کورتدا دوای ئەوەی لە قەفەسەکاندا بەند دەکرێن دەفرۆشرێن و دواتر مردار دەبنەوە. فرۆشیارەکان دەڵێن کڕین و فرۆشتنی ئاژەڵ کارێکی ئاساییە، بەڵام ئەوەی جێگەی نیگەرانیە ئەو مامەڵە خراپەیە کە لە کاتی کڕین و فرۆشتنەکەدا بەرامبەر بە ئاژەڵان ئەنجام دەدرێت. محەممەد یەکێکە لە فرۆشیارەکان کە ڕۆژانە لەم شوێنەدا سەرقاڵی کڕین و فرۆشتنی ئەم ئاژەڵانەیە. محەممەد وتی کورە جاری وایە ئەمبینی لێەوە جوچکێکەوە بەتونی ئەیانگرن دەما خەریکە ناسکیە دەرەوە زۆر گوناحە بەڕاستی. ئیتر بەڵام تۆ شتێکی ناخۆشە، بەڵام مناڵ زیادە حەزی مناڵ و ئەفرەت زیادە حەزیان لێتی. وەڵا ئیتر بەپێی بەخت کەوتۆ جاری وایە لە ماڵەوە بزانێت چۆن بەخێوەیەکەیت ئایبی نابێت، بەس ئەگەر شوێنی تایبەتی هەیە بۆ چووکە لە ماڵەوە بەخێو ناکرێنەوە نەبێت با خوشکیەوە بێت. جەلال فرۆشیارێکی کۆتری ژێرپردەکەیە. لە ساڵانی 90ەکانەوە کۆتر دەکرێت و دەیان فرۆشێتەوە. جەلال لەبارەی چۆنێتی ماڵیکردنی کۆترەکانەوە وتی بەڵێ ئەی بەستین بە تیب تا 2 ڕۆژ 3 ڕۆژ ئیترەوە سەربان شارەزابێ و حەوشە شارەزابێ ئیترەوە دوایی بۆ خۆی ناڕوە. شوێنەکە و بەندکردنی ئاژەڵەکان هاوکات مامەڵەی خراپی کڕیار و فرۆشیارەکان دیمەنێکی تراژیدیای بەخشیوە بەژێر ئەم پردە و تەواوی بەهامرۆیەکان دەخاتە ژێر پرسیارەوە. بەپێی وتەی ڕێکخراوەکانی پاراستنی مافی ئاژەڵ لە وڵاتە پێشکەوتوەکاندا گرنگیەکی زۆر بەم ئاژەڵانە دەدرێت و بە شێوازێکی باش مامەڵەیان لەگەڵدا دەکرێت. بەڵام لە کوردستان بەهۆی نەبوونی یاسا و مافەوە جگەلەوەی مافیم ئاژەڵانە پێشەل کراوە و ئازادیان لێ زەوت کراوە، مافی مرۆڤ و ئازادیەکانی مرۆڤیش هیچ بەهایەکی بۆ نەماوەتەوە. ئاسی ڕۆشنبیری تاک یاخود کورد بە تایبەت بەڕاستی لە ئاستێکی زۆر نزمایە، لە ئاستێکی زۆر نزمایە بەداخەوە ئەڵێم کە بڕواین بە مافی ئاژەڵ نییە، بڕواین بەوە نییەکەوە ئاژەڵەش گیان لەبەرە ڕۆح لەبەرە کە پێویستە خواردنی بۆ دابین کرێ، ژیانی بۆ دابین کرێ، ئاسوودە بێت بە جۆرێ لە جۆرەکان وەکو ئاژەڵەکان کە لە ئەوروپا شوێنیان هەیە بۆ داڵدەدان، شوێنیان هەیە بۆ ئەوەی کە ئەو ئاژەڵانی کە لەسەر جادن کویان بکاتەوە لە ژێر یەک دیوارە یاخود لە ناو یەک خانووە لە شوێنێکا کە ئەم ئاژەڵانە کۆ ئەکەنەوە. ئەتوانم بڵێم مافی ئاژەڵ لە پێش مافی مرۆڤبوونەوەی لە ئەوروپا، بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستان شتێک نییە بە ناوی مافەوە، شتێک نییە بە ناوی یاساوە. ئەو ئاژەڵانەی ئەکوژن ئەبینین کە ڕۆژانە لە کێوەکان لە شاخکەن یاخود لە دەشتەکان ڕاو ئەکرێن ئەبنە قوربانی.